ئەوە دوێنێ بۆ هەر مسقالەشی نێزیی 900,000 بوو. باشە لە داهاتوودا ئەگەر هەتاوەکو 20/12/2025 ملیۆنەکی نەبینیتن لە 2026 بەڵێ ملیۆنەکی دەبینێتن. باشە خەڵک ئێستا زێر بکڕێت یان بفرۆشێتەوە یاخۆت خۆی بێدەنگ بکە؟ ئەم هەموو کاتێک دەڵێن با زێر بکڕێ باشترە لەوەی کە بیفرۆشی. تەنها ئەو کەسانە نەبێتن کە زۆڕوریاتی ژیانیان هەیە بۆ سیارەیە بۆ ئاردا بۆ خانیە با بیفرۆشێت، ئەگەنا با زێڕی بکڕن نەک بیفرۆشن. حەل و حسابی گەنجام چییە؟ سینگلەکان ئەمن ڕوو لە کچەکان دەکەم، دەڵێم ئەوەی هەتا ئێستا کە داوای 30 مسقالت داوا دەکرد ئێستاکە ڕێژەکەت کەمکەوە، ئەوە نەما کە لێرکانەدا 30 مسقال بکرێتن، ئەو 30 مسقالەی جاران دەیکردا دەفتەرێک ئێستا دەکاتە نێزیشی 2 دەفتەر و 2 دەفتەر و نیو. گەنجی ئێستاکەش ناتوانانی ئەو ئیمکانێتی نییە کە ئەو مەبلغەیە بۆ کچەکان بکاتن. جە لێرەدا درێم 5 مسقال 10 مسقال تا ئەوکم 15 مسقالیش نۆرماڵە.